بەکرەی بووە لە ساڵ یەکەم بەکرێ زانم 1970 بۆ گەڕەکی بنار دەچین لە خورمات و ماڵی هونەرمەندێکی ملی شارەکە بەسەر دەکەینەوە. لەسەر سەرەتای دەستپێکردنی ژیانی هونەری هونەرمەند دەڵێت لە ساڵانی ڕابردە من تەمەنم نابووە لە لادێ هاتیینە دەدوز لەوێ چوومە ناو کۆمەڵێک هونەرمەندەوە گۆرانی بێژێکی ناسرا بوون نەک گۆرانێکی ناسرا بوون. یەکێکیان لە گۆرانی بێژانە گۆرانیوت مەلا فایق محەیدین بارەمان جەلال فەتحالاک منیان کردە هاوڕێ خۆیان و لەگەڵیانە دەستم کرد بە گۆرانی وتن. ئاشنابوونی مستەفا نانەوە بە هونەرمەندانی ناوداری ناوچەکە کاریگەری هەبووە لەسەری. ڕۆیشتم حەزم کرد کۆمەڵی گۆرانی بێژ ناسرا و بناسم. گۆرانی بێژ هونەرمەندی گەورەمان حوسێن عەلی برادریم لەگەڵیان پەیا کرد و چوومە نزیکیەوە ئەسڵاح داوودە لەگەڵا چەند گۆرانی وتووە لە تەلەڤیزیۆن گۆرانی وتووە لەگەڵیا لە دانیشتنە گۆرانی وتووە لەگەڵیا گۆرانیم زۆرە لەگەڵ ئەسڵاح داوودەوە لەگەڵ مامۆستا حوسێن عەلی. لە سەردەمی بەعزدا بەهۆی وتنی گۆرانی نیشتیمانیەکانیەوە تووشی زیندانی دەبێت. زۆریشم وتووە لە سەردەمی بەعزی شالەوانەیە سجن کراوی لەسەری بەڵام وتمە نیشتیمانەکەم ئارامی گیانم بە قوربانت بێسەر و سامانم. قەندیل بە بەرزی سەری هەڵداوە شیای حەمرینی هەلە بیر ماوە ماوەیە زۆرە بان حەمری نەگاوت حەمرین تا ێزە جوابی نەداوە من نەبرتینی ئاوم نەبرسینانم تونی بە یەکبوون سوار کوردستانم. هونەرمەندی ملی خورمات و مستەفا نانەوە جگە لە گۆرانی وتن شارەزایی لە ژەنین و دروستکردنی باڵەبان و دووزەلەدا هەیە. یەکێ لە کەسەنیزگەکانی هونەرمەند لە ژێر کاریگەری هونەرمەندا دەبێت بە گۆرانی بێژ. ساڵی 1976 و 1970 لە ماڵمان لە کەرکووک بوو. ئیتر شەوان ڕۆژم بە کاسێتی مستەفا نانەوا کردەوە کاسێتێکی بوو لەگەڵ حەمەخەجەیە ساڵی 1974 تەجیلی کردبوو. من بەڕاستی کاریگەری مستەفا نانەوا زۆر بوو لە سەرم. ئەتوانم بڵێم بەهۆی ئەوە بووم بە گۆرانی بێژ. بەهۆی نەخۆشیەوە لە قوڕگیدا پاش ئەنجامدانی نەشتەرگەری ماوەی چەند ساڵێکە هونەرمەند لە گۆرانی وتن دابڕاوە. مەقۆربانێ بم تۆنی ئاولابن تۆ ڕۆڵای خەڵکی ڕیشەکەی منە. مستەفا نانەوە تا ئێستا ئەرشیفی تۆمارکراوی کاسێتی هەموو بەرهەمەکانی پاراستووە. یەکەم کاسێتێکە لەگەڵ حەمەخەجەیە گۆرانی وتووە لە ساڵی 1974 لە ساڵی 1974 ئەو کاتە من زۆر حەزم لە مسەجەل بووم مسەجەلم هەبووایە گۆرانی وتای خۆم دەنگ خۆم تۆمار بڵێ دەمانچەیەکم بوو دامە مسەجەلی لەبەر ئەوەی گۆرانی پێ تۆمارکەم. لە ساڵ 74 لەگەڵ هونەرمەندێک خوا لێ خۆشببووی سەمردووە حەمەخەجێ هەردووکمان بەکرێکمان وت لە دێی لەک دانیشتە بووین تۆمارمان کرد و هیچ لە شوی تەما و لە ئەرشیف خۆمان ماوەتەوە. هونەرمەند مستەفا ناناوا یەکێک لە هونەرمەندە ملیە ناودارەکانی شاری خورماتووە لەسەر ئاستی گەرمیانیش دەناسرێتەوە و لەگەڵ دەیان هونەرمەندی کورد و عەرەب و تورکماندا گۆرانی وتووەتەوە. کاروان حەبیب، کورد سات نیوز، خورماتوو.